سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیە گەنج جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود خۆشحاڵ و بەختەوەرم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەتان پێشکەشەکەم. لە بەرنامەی دوانگەی ئەمڕۆماندا باس لەوە دەکەین کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی سەروەری هەرێمی کوردستان بپارێزێ. ئەمە دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگە و ئومێدەکەم بە سەرنج و تێبینی و پەیوەندی تەلەفۆنیەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست پێکەوە بتوانین بەرنامەکە دەوڵەمەند بکەین و دەمەوێ و نیازمە کە گوێبیستی پەیوەندیەکانی ئێوە بم تابزانڕاو سەرنجی ئێوەی بەڕێزیش لەگەڵ ئەو کۆمنت و سەرنجانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە بۆ بەرنامەکەم هاتووە وەربگرم بزانم بۆچی بە درێژایی 27 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستان نەتوانراوە سەروەری خاکی کوردستان یا سەروەری هەرێمی کوردستان بپارێزرێ و هەمیشە کوردستان لانکەیان بوونە مەیدانی ململانێ سیاسی وڵاتە نێودەوڵەتیەکان بووە و لە هەر ئەگەرێکا وڵاتانی دەرودراسێ هێرشیان هێناوەتە سەر هەرێمی کوردستان. بەر لەوەی بچمە لای خوێندنەوەی سەرنج و کۆمنتەکان و گوێبیستبوونی پەیوەندیەکانی ئێوەی عزیز و خۆشەویست پێکەوە گوێبیستی راپۆرتێکە بین لەو بارەیەوە. لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 و ئازادکردنی کوردستان لە دەستی حیزبی بەعەس، هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر فەرمانڕەوایی دەسەڵاتی خۆماڵی کوردیەوە. بەڵام بەهۆی بەردەوامی ناکۆکی نێوان لایەنە کوردیەکان، وڵاتانی دەوروبەر دەستیان خستۆتە نێو کاروباری هەرێمی کوردستان و لەشکرکێشیان کردووە دژی لایەنێک بۆ سوودی لایەنێکی تر. بگرە زۆرجار وڵاتانی دەوروبەر هێرشی ئاسمانیشان بۆ سەر هێزە نەیارەکان کردووە کە نەیاریان بوون لە هەرێمی کوردستان نیشتەجێبوون و چەندەها قوربانی لەو هێزانە و دانیشتوانی هەرێمی کوردستان کەوتۆتەوە. یاخود ئەو وڵاتانە چەندین بارەگای هەواڵگیری و سەربازیان لە نێو خاکی هەرێمی کوردستاندا هەیە. هەر کاتێک بیانەوە کردەوەی سەربازی ئەنجامەدەن. بۆیە لەم کاتەدا پرسیار ئەوەیە: ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوەتی سەروەری هەرێمی کوردستان بپارێزێت؟ بۆ ئەو مەبەستەش گوێبیستی ڕاوسەرنجەکانی ئێوەی خۆشەویست ئەبین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێ. وەک لە راپۆرتەکەدا گوێبیست بووین کە بە درێژایی حکومڕانی یان 27 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە کوردستان بۆتە مەیدانی ململانێ سیاسیەکانی وڵاتانی دراوسێ و لە هەر ئەگەرێکا لە هەر بارودۆخێکدا لە هەر میزاجەتێکدا دەوڵەتانێک پەلاماری هەرێمی کوردستانیاندا یا سەروەری و سنووری خاکی کوردستانیان بەزاندووە بە کۆمەڵێ بڕووبیان و کە گوایە لایەنێک یان کۆمەڵێ چەکدار دژی ئەو دەوڵەتەی تری تێدان. ئێمە لەم بەرنامەدا باز لەو بیانوانەکەین و هۆکار چییە کە هەرێمی کوردستان هەمیشە بۆتە مەیدان و بۆتە جێگەی یەکلایکردنەوەی کێشەی نێوان وڵاتان یان بەزاندنی سەروەری و سنوور و خاکی هەرێمی کوردستان. یاسین قادر بە تەنزەوە دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێت، جا چۆن دەتوانێت سەروەریەکەی بپارێزێ. حەمید ئەحمەد لە کۆمنتێکدا دەڵێ بۆ حکوومەتی هەرێم توانیوێتی هەرێم بپارێزێت تا سەروەریەکەشی بپارێزێت. جیڤارە دەڵێ نەک نەیتوانیوە سەروەری بپارێزێ بەڵکو زۆر جار یارمەتی دەربووە بۆ پێشێلکردنی. هەڵمەت قڕناقی دەڵێت حکوومەت خۆی مەترسیە بۆ سەر هەرێم. کەمال سوورچی حکوومەت واتە دوو حیزب، ئەوانیش خەمی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانە نەک سەروەری هەرێمی کوردستان. کاک ساڵحم لە گێڵە لە شاری کۆیەوە. کاک ساڵح سڵاوی خۆی گەورەت لێبێ و ئێوارەت باش. سڵاو لە تۆ براجان، مەرحەبا لێبێ. سڵاو بۆ جەنابیشتان. سەروەری کوردستان چی بیپارێزێت؟ بەڵێ ئەرێ سەروەری کوردستان چی بیپارێزی؟ کەس هەیە بیپارێزی؟ وەڵای جا ئێمەش تەوەرەکەمان خستۆتە بەردیدە و بەرسەرنج و بەر قسەی ئێوە بزانین. بەڵای مافیا لە کوردستان هەیە، مافیا ناسێت سەروەری پارێزی. ناوەڵە
خەتای شعبەکەمان خراپە دەنجیان پێدەین و چەپڵیان بۆ لێدین. کەواتە هۆکاری نەپاراستن و نەبوونی سەروەری کوردستان پەیوەندی بە جەماوەر و بە شعبەوە هێلای تۆ. بەێ ئەگەر چەپریان لێ نەدەین ئەو مافیانە لەوێلا دەکەون خۆستات خۆشگا ئەمە تەبەن بەعس هەموو وێرانی کردین بەنفانی کردین چینابارانی کردین بەیان هێرسان لەوانە پیاوتر بوو. ڕاستە. زۆر سپاس دەکەم کاک ساڵح لە شاری کۆیەوە سەرکەوتوو بن. کەمال سوورچی دەڵێ حکومەت واتە دوو حیزب ئەوانیش خەمی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانە نەک سەروەری هەرێم. سامان عەزیز لە کۆمنتێکدا ئاماژە بۆ دەکا ئەگەر ئەو وڵاتانە هەرێمیان بێت حکومەت وەک نەوتەکە پێیان ئەفرۆشێت. ئاسۆ کەریم ئاماژە بۆ دەکا حکومەتی هەرێم خۆی بەشێکە لە پیلانی پێشێلکردنی سەروەری هەرێمی کوردستان. کاکی ئەحمەد کێ بەتەنگ سەروەری هەرێمەوە هەیە؟ پرسیار دەکا کێ بەتەنگ سەروەری هەرێمەوە هەیە؟ محەممەد کەریم ئەمانە پیاوی داگیرکردن و دەسەڵاتی هیچیان نییە. زۆر بەداخەوە کە لە کۆی ئەو سەرنج و کۆمنتانی کە ئاراستەی بەرنامەکەم کراوە ئەو پەیوەندیەی کاک ساڵح لە شاری کۆیەوە ئاماژە بەوە دەکا کە دەبێت لەم بەرنامەیەشدا هەڕەشبیانە بۆ بڕوانین کە تەواوی ئەو کۆمنتانە بە جۆرێ لە جۆرەکان ئاماژە بەوە دەکەن کە مەترسی و نەخۆشیەکە یا خۆرەی جەستەی کورد خۆرەی هەلاکردن و پەرتەوازەکردنی جەستەی کورد هە لە نێو خۆماندایە یا دەسەڵاتدارانن بوونەتە پرد و پەیژە بۆ هاتنی داگیرکەرانی کوردستان یان بەزاندنی سەروەریەکانی خاڵی کوردستان لەیان داگیرکەرانەوە یا وەکو کاک ساڵح ئاماژەی پێوە دەکا کە میلەت و جەماوەر بەهۆی چەپڵە لێدان و دەنگدانیان بە دەسەڵاتدارانێک کە بەرژەوەندی و ئەجێندای وڵاتانی داگیرکەر و دەرودراوسێ پارێزن بۆتە هۆی ئەوەی کە ئەم دەسەڵاتداران بمێننەوە و داگیرکەرانی ژەر بەردەوام بن لە لەشکرکێشی و لە بەزاندنی سەروەریەکانی خاکی پیرۆزی کوردستان. بەداخەوە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا ئەوەی کە مایەی قودسیەت و ئەوەی کە مایەی ئەمنی ئاسایشی قەومی کورد بوو دەسەڵاتدارانی کوردی بە جۆرێ لە جۆرەکان یا بە ئاسانکاری خستویانەتە بەردەستی داگیرکەرانی کوردستان. هەمیشە ململانێ سیاسیەکان هەر لە سەردەمی ململانەی نێوان سەفەوی و عوسمانیەکانەوە تا ئێستەش وەکو چۆن دەڵێ مێژوو خۆی دووبارە کاتەوە ئەم ململانەیە هەرماوە وەکو چۆن کاتی خۆی عوسمانیەکان بەشێک لە میرنشینە کوردیەکانیان دەکردە شوێن کەوتو و سەربازی خۆیان ئەیاندان بەگەشت دەوڵەتی سەفەوی و سەفەویەکانیش بە هەمان شێوە کۆمەڵێ میرنشینی تری کوردی دەگرتە ئەستۆی خۆی و چەک و تفاقی دەدانێت تەنها لە پێناو پاراستنی بەرژەوەندی خۆی و بەرفراوانکردنی قەڵەمڕەوی و سنووری جوگرافی خۆیان. لە ئێستاشدا بان بۆ مێژوویەکی زۆر دوور نەڕۆین کە لە بەڵێ کاک حەمەڕەشی ژاراوەم لەگەڵە کاک حەمەڕەشی سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئێوارەت باش. سڵاوی خۆی لە جەنابەت کاکە دەستت خۆش بێتەوەرێکی جوانە کاکە دا لەکوێوە دەست پێ بکەین کاکەمان لە دێر زەمانەوە ئاخر لێزەکان کە هاتن کردیانە چوار بەش کوردستانیان دابەش کرد ئێستا دێن فرمێسکی تیمساحی هەڵدەڕێژن لە دەورەمان بەڵێ مافی مرۆڤمان دەوێ و بەڵێ ئینسان دۆستین ئەوان وایان لێکردین جان لەگەڵەوەشدا کاکی بەڕێزم باما هەڕەخنە لە کوردستانی عێراقێ نەگرین لە حکومەتەکەی خۆمان نەگرین لە هەر چوار پارچەی خۆخۆرین کاکە هەر حیزبێکی دروست دەبێ بەرامبەرەکەی قوبوڵ نییە برای بەڕێزم بڕۆ بە هەر چوار پارچەیدا بگەڕێ هەر حیزبێکی دروست دەبێ ئەوەی دی قوبوڵ نییە ململانەی سیاسی لە هەمووی دروست بووە نەک گوتی کوشانی کوردی گرتووە بنامەش نەتەوەین پێویستە وەکو نەتەوەکانی بژین و مافی ژیانمان هەیە وەقی ژیانمان هەیە و ئەوانەی کە دەژیان ئایلای دەورەی مەریخ دەدەن و لەسەر مانگ دەسوڕێنەوە چیان لەبە زیاترا بەس بۆ نەسبەتیەکەی ئەمە ئەو ململانەی سیاسی ئەمەی کوشتووە هەر قیادەیەکی دروست دەبێ بەس فکر لە حیزبەکەی و سیاسەتی خۆی دەکاتەوە بەرامبەرەکەی ناخوێنیتەوە ڕێز لە یەکتر ناگرین ناتوانین یەکتر قوبوڵکەین لێرەدا چ دروست دەبێ ئەوەکو دەیبینینەوە تا لەناو کوردستانی خۆمان حکومەتمان دروست کردووە
بەناو حکوومەتە کێکێ قوبوڵە ملی هەرموو مۆزەفێکی دەزنی خۆی پێقیادەیە و جوابی بەرامبەر کاک حەمەڕەشی جەنابێت هۆکاری بەزاندنی سەروەری خاکی کوردستان بۆ کێ ئەگێڕیتەوە یانی هۆکارەکەی کێیە و کێ بەرپرسە یان کێ هۆکارە لە بەزاندنی سەروەری خاکی کوردستان هۆکار بە دەرەجەی سەرەکی ئەمە بۆ واقعی قسێ بکەین ئێستا ئەمە لە ناو کوردستانی عێراقی ئەمە لە کێندراوین بە عێراقەوە بەڵێ بڵێ ئەگەر عێراق سیادەی هەبێ پێویستە عێراق بە جواب بێ لەو ئیشانە سنوورێک بۆ سنوور بەزاندن دابنێ بەڵام بەناو حکوومەتەکەی خۆشمان وەکو پێت دەڵم خۆپەرستی تێدایە بنا پێویستە ئەوانەی کە قیادەی کوردستانی خۆمان دەکەن چن لەگەڵ عێراق دابنیشن وەرە کاکە ئێمە کە سەر بە عێراقین سیادەمان هەیە وەرە بە تەدابیرێکی لەو وەزعی بکەین کاکە خۆمەز دنیامان دیوە کوردایەتیمان کردووە کاتی خۆی کوردایەتی ما ئەی لە شاخەکان نەچوینە ئێرانێ نەچوینە تورکیای ئەی لە ئێرانێ نەژیاوین بۆ ئەوان بەو شێوەیە پاڵەستۆیان نەداین ناکرێ کورد هەر کووردە با پێت بڵم لە هەر چوار پارچەی دووسمن هەر وەکو یەکی تەماشا دەکا ئەو گەنجە خێر لە خۆ نەدیوەی شەید کرا ئەمین بە ئێستا تورکیای خوێنڕێز حسابی دەکا بە خزمی مرات قڕێڵانی بە پەکەکەی دادەنێ ئەو دەڵێت تیرۆریستمان کورد بۆ تیرۆریستین لەسەر خاکووەتەنی خۆمان بۆ دەبێت تیرۆریست بین بەڵام کێشەکە لەوەیدایە هیچماندان نەبە کاکە ئێستا لە کوردستانی مەزدان بە مەرکەزیەتی عێراقی دانانین وەنیە بچین لەگەڵ عێراق دانیشین ئەگەر سەر بە عێراقین وەرەوە تورکیا پەلامارمان دەدا ئێران پەلا بەڵام بۆ واقعی بڕۆین عێراقیش ئەوڕۆ سیادەی نییە کاکی بەڕێزم ئیتر باڕێ لە برادرانم دەگرم و دەستخۆشین لێ دەکەم زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک حەمەڕەشی ژاراوە سپاس بۆ پەیوەندی و بۆ سەرنجە جوانەکانت وەک ئاماژەمان پێکرد کاک حەمەڕەشی ئاماژە بۆ دەکا ئەگەر ئێمە قەرارە بەشێک بین لە عێراق و عێراق ئێمە بە بەشێکی گیانە بووەوە و دانەبڕاوی خۆیەزانێ پێویستە عێراق لە بەرامبەر لەشکرکێشی و سنووربەزێنی وڵاتانی تر بێتە دەنگ و بەرگری لەم پارچەی خۆی بکا کە پێی دەگوترێ باشووری کوردستان بەڵام دەبێ ئێمە بزانین کە دەسەڵاتدارانی ئێمە لە مەدای 28 ساڵی ڕابردوودا لە 91ەوە تا ئێستا چیان کردووە یا بۆچی خۆیان هەمیشە بیانوویەکیان داوەتە دەست داگیرکەران بۆ هاتنە سەر خاکی پیرۆزی کوردستان وەک ئاماژەمان پێکرد کە ئەمە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 1500 زاینی کە لە هەر جەنگی چاڵ دێران لە 1514ەوە وەکو چۆن لەو کاتەشا کوردستان هەردابەش کراوە هەمیشە جێگە و مەیدانی نێوان میرنشین دەوڵەتی سەفەوی عوسمانلیەکان بووە کە دووکیشیان دوو دەوڵەت بوون لە ناوچەکەدا هەبوون کە عەرەب پندێکیشی هەیە دەڵێ ئەگەر دوو فیل شەڕ بکە هەمیشە ئەوەی کە پانە بێتەوە دەبێتە قوربانی هەرگیا و سەوزاییە بۆیە لەو کاتەشدا کوردستان هەر بۆتە قوربانی و باجەکەی داوە و میرنشینە کوردیەکانیان داوە بە گژیەکتردا واتە خۆیان چاودێر و خۆیان براوەی سەرمێزی گفتوگۆی خۆیان بوون بەڵام بە کورد و بە سەربازانی کورد شەڕەکەیان کردووە دەپرسین ئێمە بۆچی لە مێژووی نزیکی خۆماندا لە هەشتاکان و لە شەستەکان و لە نەوەدەکانیشدا تا ئەم کۆتایەش کە لە دوای 16 ئۆکتۆبەر بۆچی سەرکردایەتی کورد هەمیشە بیانووی لەشکرکێشی و سنووربەزاندن یام هۆکاری سنووربەزاندن و لەشکرکێشی داوەتە دەست نەیارانی کورد یعنی لە نەوەدەکانە سوپای وڵاتێکی داگیرکەر دێتە کوردستان پێشتر لە هەشتاکاندا سوپایەکی تر هێزێکی کوردی دەبێتە پێشەنگ و ئاڵا هەڵگری هێزێکی دیکە بۆ هێنانی دەبابە و سوپای داگیرکەری وڵاتان بۆ بەزاندنی سەروەری خاکی پیرۆزی کوردستان نزیکترین مێژوش یان نزیکترین گەواهی و شایەدیش هێنانی سوپای داگیرکەری عێراق بوو بۆ شاری پیرۆزی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر کە لە دوای ڕیفراندۆم ئەو بیانوشمان جارێکی تردایەوە بە نەیارەکانمان بە سوپای داگیرکەری عێراق کە بێنەوە سەروەری خاکی پیرۆزی کوردستان ببەزێنن کە بێگومان دەبێ ئەمە کۆمەڵناسان و دەروونناسان و توێژەرەوان بە دوای هۆکارەکان هابچن کە بۆچی ئێمە هەمیشە ئامادە نەبووین دەست لە ناودەستی یەک بین زەردەخەنە و ڕووخۆشیمان بەرامبەر بە سەرکردەکەی ترمان هەبێ یا بۆ منە هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ
حیزبێکی دیکە لەگەڵ عشیرەتێکی دیکە لەگەڵ میرنشینێکی دیکە بۆچی خۆمان ناکۆکیەکانمان کۆتایی پێنەهێناوە بەڵام ناچار بووین لە پێناو یەکلاییکردنەوەی بەرژەوەندی خۆمان یام ئەم ناکۆکیە بچین هێزێکی داگیرکرد بێنین و بیدەین بەگەشت ئەو حیزبەی کە تا دوێنێ بە برایك خۆمانمان نەزانی بە کوردمان نەزانی. دووبارە دەچمەوە لای ئەو کۆمنتانە پێم خۆشە دووبارە بیان خوێنمەوە تا سەرنجی ئەو بەڕێزانە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆ بەرنامەکە ماتووە ئێوە ژارێکی دیکە گوێبیستی ببنەوە. کاک یاسین قادر ئاماژە بەوە دەکات دەڵێ حکومەتی هەرێم ناتوانێت سنوورەکانی کوردستان بپارێزێت جا چۆن دەتوانێت سەروەریەکەی بپارێزێ. حەمید ئەحمەد بۆ حکومەتی هەرێم توانیوێتی هەرێم بپارێزێت تا سەروەریەکەشی بپارێزێت. جیڤارە نەک نەیتوانیوە سەروەری بپارێزێت بەڵکو زۆر جار یارمەتی دەربووە بۆ پێشێلکردنی سەروەریەکەشی. هەڵمەت قرناغی دەڵێ حکومەت خۆی مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان. کەمال سوورچی دەڵێ حکومەت واتە دوو حیزب ئەوانیش خەمی پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیانە نەک سەروەری هەرێم. سامان عەزیز ئەگەر ئەو وڵاتانە هەرێمیان بوێت حکومەت وەک نەوتەکە پێیان ئەفرۆشێت. ئاسۆ کەریم حکومەتی هەرێم خۆی بەشێکە لە پیلانی پێشێلکردنی سەروەری هەرێم. کاکی ئەحمەد ئەڵێ کێ بە تەنگ سەروەری هەرێمەوە هەیە. محەممەد کەریم ئەمانە پیاوی داگیرکردن و دەسەڵاتی هیچیان نییە. زۆر بەداخەوە هەمیشە لەشکرکێشی هەر دەوڵەتێ بۆ سەر وڵاتێکی دیکە گەورەترین فەوزای سیاسی ئەم سەربازی بە دوای خۆی داهێناوە. هەمیشە گەر وڵاتێکی سنووری وڵاتێکی تری بەزاند بێ دەسەڵاتدارانی وڵاتی سنوور بەزێنرا و هاتوونەتە سەرخەت بە جۆرێ لە جۆرەکان بە تەنگ کێشەکەەوە ڕۆشتون دەیەها گفتوگۆ و تەلەفۆن و وەفدناردن و کۆبوونەوە و دانوستاندیان کردووە تا ئەو سەروەریەی کە ژێرپێی بۆ نمونە پێڵاوی سەربازێکی داگیرکەر کەوتووە بیگەڕنەوە و وڵاتەکەیان لە چنگ و لە سوپای داگیرکەر ڕزگار بکەن. بەڵام بۆچی نەک هەر زۆر جار دەسەڵاتدارانی ئێمە ئەم هەوڵەشیان نەداوە لەگەڵ ئەوەشدا بۆچی دەسەڵاتدارانی ئێمە دەهێڵن کوردستان ببێتە مۆڵگە و ببێتە مەیدان و ببێتە حەشارگەی ئەو هێزە داگیرکەرانە کە بە ئارەزوی خۆیان تەڕاتێم بکەن و بێن و بڕۆن و کێیان بووە بیبەن کێیان بووە بیکوژن کێیان بووە دەستگیری بکەن. مەبەستمە بپرسم کە بۆچی لە نێو هەر چوار پارچەی کوردستاندا باشووری کوردستان زیاتر لە پارچەکانی دیکە ڕوبەڕووی ئەم لەشکرکێشی و سنووربەزێنیە بۆتەوە. یانی نابینین زۆر جار باکووری کوردستان یام ڕۆژهەڵاتی کوردستان یا خۆرئاوا ئەم لەشکرکێشیەی بۆ سەر ڕۆشت بێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن یەکەم پارچەیەکی کوردستان کە زۆرترین لەشکرکێشی و سنووربەزێنی دوژمنی تێدا هاتۆتە ناوە باشووری کوردستان بووە بە پلەی دووەم خۆرئاوای کوردستان ئەویش بەهۆی ئەو ململانەیە کە لەگەڵ ئەوەشدا کە ئێمە بە حساب کیانێکی سربەخۆ و دەوڵەتێکی سربەخۆمان هەیە لە 92یەکەوە خۆمان خاوەنی بڕیار و پەرلەمانی خۆمانین. بەڵام هۆکارەکە نازانین ئایا بۆچی ئەگەڕێتەوە زۆر جار لە هەشتاکاندا هۆکاری ئەوە دەگەڕایەوە بۆ ئەوەی کە باشووری کوردستان و حیزبەکانی کوردستان دەبنە پاڵپشت و دەبنە چەکپێدەر و دەبنە یارمەتیدەری هێزە معارزەکانی ئەو وڵاتانە. بۆ منە حیزبێک دەبووە یارمەتیدەر و پشتگیری هێزێکی معارزەی ئەو وڵاتە و ئەوی دیکەشیان بۆ یەکێک دیکە. باوکی یادم لەگەڵە لە عربەتەوە باوکی یاد سڵاوی خوای گەورەت لێبێ. سڵاوی خوا لە جەناب و دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس. بەڕێزەکەم باس لە کام حکومەتەکە حکومەتی هەرێم یا حکومەتی عێراقی؟ ئێمە حکومەتی هەرێمی کوردستان بۆچی نەیتوانیوە سەروەری خۆی بپارێزێ؟ بەڕێزەکەم کە ئەمە حکومەتێک کە نەتوانێت موچەی فەرمانبەرەکانی دابیگا حکومەتێک کە هاوڵاتیەکی خۆی تەنها لەسەر یەک کەلیمە قسە بەیانی زوو جەماعەتێکی ناردووە بە ناوی پێشمەرگەی خانەنشین بەردەم کەناڵێکیان کردووە کە
حیش داوانێکی نییە کابرا لەو کەناڵەوە قسەیەکی کردووە خۆ کفرێکی نەکردووە یەکسەر تۆ دەست بەجێ دەستگیری بکەیت و بەبێ هیچ ئەملاولا ئەتۆ بۆ دیفاع لە هاوڵاتیەکانی خۆ ناکەی کە نە سنووری خۆ دێ پێ پارێزدێ نە هیچی پێکرێ بابەت تۆ هاوڵاتیەکە دەکوژدێ ئەنا عیلاج ئیدانەیەکی بکە. بۆچی دەسەڵاتدارانی ئێمە بەرامبەر بە خۆمان بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆیان ئازان و خێرای یاسای بەسەرات تەطبیق و جێبەجێکەن بۆچی لە ئاست سەروەری خاکی پیرۆزی کوردستانە بەدەنگ نایەن؟ بەڕێز دەکەم ئێمە کەوان کەویش خۆخۆرە ێ باشە بۆ ناوخۆ ئازاین ێ با بۆ دەرەوە هیچ دەبێ ئیدانەیەکی بکەین ئەگە خۆشتی دا ناپارێزێ بەڕێز دەکەم چ ڕۆژێ چەتری حکومەتی عێراق بکۆ هیچ عیب نییە نازانم ئەگەر جەناب بیری بیان بینەران و بیسەرانی کەناری پێیان کاتی حکومەتی بەعەد هیچ کام لە دراوسەکان توانیویانە بستێک لە خاشی عێراق ببەزێنن. باوکی یاد پێ وانە وەکۆڵێ ڕۆکردنی دان و گەنم لە ڕابردوودا بۆ هێزە داگیرکەرەکان لەیان ئەم حیزبانەی کوردستانەوە هەر وەکۆڵێباری کەوتۆتە لاری و چۆ دەبابەی هێناوە چۆ پازداری هێناوە چۆ وڵاتێکی تری هێناوە بۆ بەگژاتچوونەوەی هێزێکی تری کوردی ئەمە ئەم بیانوەی داوەتە دەست داگیرکەران کە هەمیشە بەردەوام بن و کوردستان بە شوێنی چالاکی خۆیان ببینن. بەڕێز دەکەم سەگە تەواوە بەڵام من پێت ئەڵێم تو ئەگەر خۆت بە حکوومەت ئەزانی فەرموو کاکە نوێنەرت هەیە هەموو وڵاتان لە ئەوروپا لە ئەمریکا لە ئاسیا لە هەموو وڵاتەکانە فەرموو ئیدانێکیکە لە تێگوتۆکان تۆ ناڵێ من ئەندامم هەیە باشە لە ئەنجومەنی پیران تۆ سکاڵاکە لە ئەو بەڕێزە نەبووی کارە بافرۆشین لەوێ ئیعلانی ئەوەیە کرد بەڕێز دەکەم لە یەکێتی ئەوروپا سکاڵا تۆمارکە ئەمە جارێک نییە دوان نییە سیان نییە ئێران بە بیانووی چی بێ ئەم بەرزانەکە لەینن لە شەمشاخی خەراکن تۆ بارانەکە تورکیا لەودا بە ناوی پەکەکەوە. ڕاستە زۆر سپاس دەکەم ئەو جەماعەتە کۆبنەوە بشتن بەردەم ئەنجومەنی وەزیران و دیفاع لەوە بکەن هاوڵاتی کورد نییە خۆم ناشکوری نەکردووە قسەیەکی کردووە فەقەت. ڕاستە بۆچی بە جیاواز بە پارچەکانی تری کوردستان باشووری کوردستان لەگەڵەوەی کە کیانێکی سربەخۆ و دەوڵەتێکی سربەخۆی هەیە بۆچی بە جیاواز بە پارچەکانی تریوسان هەمیشە کوردستان جێگەی ئەو لەشکرکێشی سنوور بەزاندنەوە بووە؟ بەڕێز دەکەم خاوەنی نییە خاحات تۆ نمونەی ماڵی خۆت بێنەوە ئەگەر تۆ زەبت و ڕەتی ماڵی خۆت دەبێت هیچ کام لە دراوسەکان ناتوانن لە دەرگاوێ نەژور نادەن بەسەر دیوارەکە بێنەژورۆ. بەڵام خۆ کە دەمی سیاسەتمەدارەکانی شەکەیتەوە دەڵێن ئەگەر یەک بست سەروەری خاکی پیرۆری کوردستان ئەڵێ ئێمە پەیامیشمان بە ئێرانیەکان داوە بە تورکیا داوە ئەگەر یەک بست خاکی کوردستان بەزێنرێەوە لێیان قبول ناکەین. چی قبول ناکەیت بارەگای لەکوێ کردو لە حسابکردن ناو جێگەی هەرێمی کوردستانە بارەگای داناوە ئێ باشە تۆ بە بیانی پەکەکەەوە ئەو بێگانێ خۆ پەکەکە هاوڵاتێکی کوردیە. ڕاستە کەواتە ئێمە چی بکەین کاتێک کە جەناب دەفەرمووی کوردستان خاوەنی نییە ئێمە خۆمان چی بکەین کە سەروەری کوردستان بپارێزرێ؟ وەڵا چی بکەین ئەگەر خۆت بە حکوومەت ئەزانی فەرموو یەکتری قبولکەن کەسێک بکەن بە براگەورە با دەوڵەتداریتان بۆ بکە ئەگەر حکوومەتی شوێ ناکرێت بەڕاست دەکەم عیب نییە خەچێکە ئەچمەوەژێر چەتری حکوومەتی عێراقی بزانە و کاتێ دیفاعات لێەکە ئەگەر لێکرد ئەوە بەڵگەیەکە بەدەستەوە کە حکوومەتی عێراقی نە بە هاوڵاتی خۆت حسابەکە نە ڕێگەشە پێ ئەدابی بە دەوڵەت. زۆر سپاس دەکەم سپاس بۆ باوکیات لە عەربەتەوە سپاس بۆ سەرنج و قسەکانت. بێگومان کورد هەمیشە قسەیەکی هەیە دەڵێ فێران فێریان کێ بێ تێریانکەی ئێمە هەر لە شەستەکانەوە فێر بووین کە لە پێناو یەکلایەکردنەوەی ململانێ و ناکۆکیەکانمان لەگەڵ هێزێکی تر عشیرەتێ لەگەڵ عشیرەتێکی تر دەرەبەگێ لەگەڵ دەرەبەگێکی تر وەکو چۆن لە ڕابردووشان بیرنشینەکان هەروە بوون زۆر بەداخەوە هەمیشە دانمان ڕۆ کردووە بۆ داگیرکەران کە لە پێناو ململانەیەکی خێڵەکی یان لە پێناو کورسی دەسەڵاتێک داگیرکەرمان هێناوە بۆ کوردستان خۆزگە هەر داگیرگەرێکیش بووە ینی بۆمنە لە هەر سێ داگیرکەرەکەی دراوسەی کوردستانمان هێناوە لە پێناو ئەوەی کە ئێمە بیدەین بەگشت حیزبێکی تریان بیرنشینێکی تریا خێڵ و عشیرەتێکی تر بۆیە داگیرکەرانیش ئەگونجێ فێر بوو بن و ئێستش بۆەوەی تێر بن یان بۆمنە ئەو قەرزەیان پێ بدەینەوە لە پێنا بۆ خۆشی ئەو کانزا و نەوتەی کە لە هەرێمی کوردستانی هەمیشە
بە چاوی تەماحەوە چاویان لە کوردستان بڕیوە زۆر بەداخەوە. سەروەری خاکی پیرۆزی کوردستان ئێمە دەبێت جارێکی تر هەوڵ بدرێت کە وەکو باوکی یاد ئاماژەی پێکرد لە دادگای نێودەوڵەتی لە لای نەتەوە یەکگرتووەکان ئەم سنوور بەزێنی و لەشکرکێشەی داگیرکەران بگەێنرێ و هەوڵی چارەسەرکردنی بۆ بدەیان بۆونە دەوڵەتی کوردستان بۆونە حکوومەتی هەرێم کاتێک کە ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێ با لە ڕێی حکوومەتی ناوەندی و لە ڕێی عێراقەوە بە دانووسان و بە گفتوگۆ و ڕێکەوتنێک وا لە وڵاتانی داگیرکەر وا لە وڵاتانی دراوسێ بکەن کە سنووری هەرێمی کوردستان پارێزن. جارێکی دیکە نەبنە مەترسی بۆ سەر خاکی پیرۆزی کوردستان. زۆر بەداخەوە ئێمە لە مێژوودای خوێنینەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا وڵاتی نەرویج کە یەکێکە لە وڵاتە دیموکراسی و پێشکەوتوەکانی دنیا تاکە یەک کەسیان لە جەنگی جیهانی دووەمدا بۆتە جاسووس بەسەر دەوڵەتەکەی خۆیەوە یام ویستویەتی ببێتە پردێک بۆ ویستویەتی ببێتە پردێک بۆ هێنانی داگیرکەران و وڵاتە نەیارەکانی وڵاتی نەرویج لە ماوەی ئەم 100 ساڵەدا نەرویجیەکان هەموو ساڵە یادی ئەوەکەنەوە کە لە ماوەی ئەم 100 ساڵدا تەنها کەسێکیان جاسووسی کردووە ئەویش گول لەبارانیان کردووە و نایەڵن جارێکی تر ئەم خۆناشرینە کە هۆکاری پەرتەوازەبوون و نەمانی سەروەری میلەتەکانە جارێکی تر دووبارە بێتەوە بۆیە هەموو ساڵە یادی ئەوەکەنەوە کە ئێمە جاسووسێکمان گول لەباران کردووە تەنها لەبەرەوەی کە دژی ئەمنی قەومی خۆی بۆ بەرژەوەندی وڵاتێکی تر هەوڵی داوە سوپای داگیرکەر بێنێتە وڵاتەکەیەوە. باوکی محەممەدم لەگەڵە لە دەربەنی خانەوە. باوکی محەممەد سڵاوی خی گەورەت لێبێ. باش قوربان سەرچاوان لەخۆشتان یەکەم بۆ بەنامەکەتان سپاس بۆ جەنابیشتە قوربان. پرسیارە یا قسە بکەم گیان من قسەکەم یا تۆ پرسیار بکەی. تەوەرەکەمان دەڵێ ئایا بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە سەروەری هەرێمی کوردستان بپارێزێ؟ ڕاو سەرنجی جەنابتان چییە؟ قوربان گیان حکوومەتی هەرێمی کوردستان سەروەری ئەزای لای ئەو یعنی چی؟ يعني سەروەری لای حکوومەتی هەرێمی کوردستان يعني نەوجزین يعني پارە خواردن يعني خیانەت يعني گەندەڵی يعني دژمنایەتی میلەتی کورد ئەمە سەروەری خاکی کوردستان. بەڵێ ئەوە سەروەری نازانم حکوومەتێکی باشمان هەبێ و یاسا سەروەری و هەرجارێکی دیموکراسی بکرێ و ئاشتیان دەسڵات بگرێت بێنە دموکراسیێکی دەرەبانە ئەوانە نایە کاکە ئەوان بۆوان نییە. ئەگەر یاسا سەروەر بێ ئەی ئەمان دەرفەڕێنی ئەگەر یاسا سەروەر بێ ئەی ئەمان محکەمە بکرێن ئەگەر یاسا سەروەری ئەم خاینانە ئەبێ بدرێنە دادگا وە کاتی خۆی ئەگەر بێمان دێت تۆ بێنە بۆ دواوە ئەمانە حکوومەتی عێراقی خراپە لەبەر کۆمەڵی هۆکار ئەمانە تعریبمانەکە ئەمان تعریبمانەکەن ئەمانە ئازادی نییە ئەمان ئازادیمان لە ئەمان یعنی کەسێک من وەکو هاوڵاتیەک ناتوانم بە ئاشکرا بڵێم کاڕێکیان وەڵا برا بە ئێوە دزن ئێوە قەلخۆرن وەڵای باوکم خۆرن و ئەو برادەرا ئەو قسەیە کرد لە سا هەشتای کوردستان لەگەڵێمانە قەلخۆر و دزن نەودزن مافیا ئەوان سەروەری لای کوردستان ئەوان ئەمەیە کاکرد ئەوان ئەمەیانەیە بە سەروەری ئەزانن ئەوە نازانن کە حکوومەتێکی باشمان هەبێ و وڵاتێکی باشمان هەبێ و ئەوان ئەوە بەدژاتی خۆیان نەزانن ئەوان لێمە قوربان. بەڵێ قوربان. بۆچی باشووری کوردستان یا ئەم کیانە سەربەخۆی کە لە 91ەوە کوردستان هەیەی بە جیاواز بە پارچەکانی تری کوردستان بۆتە شوێنی یەکلایکردنەوەی ململانەی وڵاتانی دەرودراوسێ عێراق جارێ بە بیانووی ئەوە لە 96 دێ تورکیا بۆ پەکەکە هەر لە ماوەی نزیکترین هینا ئێرانی زۆر جار هەردێتە ئێرە و دەبێتە شوێنی ململانێ و یەکلایکردنەوەی کێشەکانی خۆیان. بۆچی تەنها باشووری کوردستان بۆتە مۆڵگە و مەیدانی پەلکێشی و سنوور بەزێنەکانی ئەو وڵاتانە؟ قوربانگیان ئەمان بە کوردیەکەی بە کوردی و بە خوختیش ئەمان بوونەتە جاشی ئەوە ئەمە ئەوان بەیانەکەن بێگانەش نایکا بۆیان ئەمان ئەم دوو حیزب ئەیکەن بۆ ئێران و بە تورکیا هیچ کەس نایکا بۆیە کەواتە ئەبێ هەرچیان ئەوان گەرە هەر بەراکیان ئەوان گەرەکیان بێ ئەوێ لە ڕێگەی ئەم دوو حیزب یەکلایکەن لە کوردستانی خۆمان. ئێمە لە پێناو
بەڵێ لە پێناو سەروەری خاکی کوردستان وەمانەوەی سەروەری خۆمان پێویستە چی بکەینایە بۆ منە پەنا بۆ دەسەڵاتدارانی کورد بەرین پەنا بۆ عێراق بەرین پەنا بۆ دادگا نێودەوڵەتیەکان بەرین یام بچین دەست بخەینە نێودەستی داگیرکەران و سنوور بەزێنانەوە بڵێن کاکە تکایە لێمان گەڕێن یان بەونە لێمان گەڕێن با بە ئازادی و بە ئاسایشی خۆمانەوە بژین قوربان گیان ئەم دوو حیزبە نۆکەری نەمانێکن بۆم دوو وڵاتان بۆ دژمنانی کورد خۆشمان ئەگەر بێتان بێ لە حەبێ شوباتە مامان لە دەبەنیخانە جاربار خەڵک هاتە سەر شەقام و ئەو ڕێگانە گرت و کابراکیش قسێکی زۆر جوانی کرد کابراکی سایقی پاسێک بوو تکاکە ئێمە خاوەنی مەسلحەت دەکەین بەم پاسە عادوچۆکەین لە خەڵکی کەلار سلێمانیە نەفەرات دەکەین کاکە ئێوە ڕێ لێمە نەگرن زۆر ڕێ لە تەنکەرەکان بگرن هەر وەقتی جوانتریشی کردی کاکە ئەمانە حەلیان نییە ئەبێ هەڵگری دار بکوژی مار ئەمانە مارن کاکە ئەمانە نەک سەری هەدە سەریان نەیە ئیلا لەم کوردستانی خۆمانە ئیلا بە شۆڕش نەبێ بە شۆڕش نەبێ یەکلایکردنەوەی نی ئەم وەزعە ناشکوری نەبێ ناشکوری نەبێ کەسێکمان نییە بێتە ڕابەر و بێتە پێشەوای ئەو خەڵکە و خەڵکیش دوای کاتە خەڵکی کوردستان لە سا هەشتا ئەمانەی ناوێ بە قوربان خەڵکی کوردستان لە سا هەشتا ئەمانەی ناوێ ئەمانە بەهێزمانەتەوە بەهێز ئینشاءالله خوای گەورەش طبعا من باقی که لعندك نزيك عيبين عليه قطني كردي هي عليه بطي زودار لأسوريا عبشري إن شاء الله أما نزول أنما إن شاء الله هذا بتشرينا وعبتشرن حتى ما ينبغي نفتي عن جديد سپاس بۆ باکی محەممەد لا دەربەنی خان سپاس بۆ پەیوەندیەکەت ئەماژەم بەو کابرا خیانەتکارە کرد کە نەرویجیەکان ساڵانە یادی دەکەنەوە کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بۆتە هۆکار تەنها بە گەیاندنی هەواڵ و زانیاری یان نهێنی یان بۆونە سنگەرەکانی سوپای نەرویج کە ئەم زانیاریانەی داوە بە وڵاتێکی داگیرکرد نەرویجیەکان ئەمەیان بە گەورەترین خیانەت و بێڕەوشتی زانیوە بەرامبەر بە نەتەوەکەیان بۆیە ئەم کەسەیان گول لەباران کردووە و ساڵانە یادیەکەنەوە تا بەگوێی هەر تاکێکی نەرویجیا بدەن کە خیانەتکردن لە دەوڵەت و بوون بە پردوو بە پەیژە بۆ بەزاندنی سەروەریەکانی خاکی نەرویج یا هەر وڵاتێکی تر لە کەلتور و لە ئەخلاق و لە عورف و لە ئاین و لە هیچ شتێکی ئێمە داگیر نابێتەوە بۆیە نەرویجیەکان ساڵانە شانازیەکەن کە ئێمە تەنها کەسێک خۆرەیەک یان بۆ منە دوژمنێک لەناو خۆمانماندا هەبووە بۆ ئەوەی کە نەیەڵین جارێکی دیکە کەسێ ببێ بە پەیژە و بە پرد یان بە کۆتری نامەبەر بۆ ئەوەی کە نهێنیەکانماندا بە سوپای داگیرکەر و بێت بۆ داگیرکردنی وڵاتەکەمان بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان حیزب نەما بە جەماعەت بە کۆمەڵ بە شەخص بەکورە بە ئەندامی گەورە و باڵای حیزب هەبووە کە ڕۆشتووە هەزارەها نهێنی داوەتە دەست سوپای داگیرکەر یا هەر خۆی بۆتە کەوا سووری بەرلەشکر وەکۆڵیا کۆڵوانەی سووری بەستووە وەکو چۆن لە ڕابردوودا هەمان بووە و بە کۆڵوانە سوورەکان بەناوبانگ بوونەتە بەرلەشکر بوونەتە کەوا سووری بەرلەشکر بۆ هێنانی دەبابە و سوپای داگیرکەری وڵاتان کە دەبوو کورد هیچ کاتێ ئەمەی لەبیر نەچوایەتەوە یان بۆ ئەمەی قبول نەکردایە تەنانەت دکتۆر عەبدوڵڵا عەزام بە ڕەحمەت بێ لە یەکێک لەو تەجوانیەکانی ئاماژە بۆتەکە ئەگەر من دەمانچەکەم دەگولەی تێدا بێ ئەوە نۆیان هەڵدەگرم بۆ خیانەتکار و جاشی وڵاتەکەی خۆم تەنها گولەیەکیان هەڵدەگرم بۆ دوژمنەکەم چونکە ئەگەر خیانەتکاران و جاش و خۆفرۆشانی وڵاتەکەم نەبووایەوە هیچ کاتێ دوژمن یا سوپای داگیرکەر جورئەتی ئەوەی نەدەکرد کە بێتە سەر خاک و سەر وڵاتەکەم سەروەری هەر میلەتێ واتە هۆکار و فاکتی ئاسایش و بەردەوامی و مانەوەی ئەو میلەتە هەر کاتێکە سەروەری هەر میلەتێ نەما ئیدی ئەو میلەتە دەبێتە جێگەی یەکلاییکردنەوەی ململانێ سیاسیەکان یا جێگەی بەدەستهێنانی بەرژەوەندیە مادیەکانی ئەو وڵاتانە بۆیە هەمیشە وڵاتانی ئەوروپی حەزیان لەوەیە کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر لە پشێوی و لە نائارامی و نەبوونی سەروەری و ناسەقامگیریان بمێنەوە کوردیش قسەیەکی هەیە دەڵێ لە ئاوی لێڵدا ڕاوی خۆی دەکا وڵاتانی ئەوروپی پێیان خۆشەکە هیچ کاتێک کوردستان
سەروەری نەبێت تا ئەوان بەرژەوەندی خۆیان نەوتی خۆیان هێزی ئابووری و میدیایی و چەکداری خۆیان وەکوڵێ جێگیر بکەن و بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن. کاک دیار لە سەنگەسەر، کاک دیار سڵاوی خۆی گەورەت لێبێ و ئێوارەت باش. خۆی گەورە لێ و ئێوارە لە هەموو بنێرانتان باش. سپاس دەکەم. سەبارەت بە سەروەری خاک هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی ئەوە لە ماوەیە و بە تایبەت هیچ سەروەرێکی خاکی هەرێمی کوردستانیان نەپاراستنەوە بە هیچ شێوەیەک کە بوونەتەوەکاری ئەوەی کە تەنانەت هێزی تورکیای فاشیست بەرە و هەولێر و بەرە سلێمانیش بڕۆن بەداخەوە کە تاوەڕێیەک لە ماوەیە ناکرێت. کاک دیار ئەو ئارامی و سەقامگیری و ئاشتی و پێکەوە ژیان و خۆشگوزەرانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە جیاواز یا بە بەراورد بە ناوچەکانی خواروی عێراق تا چەند هۆکاری ئەوەیە کە نەیارانمان چاویان بەم ئازادی و ئاسوودەی و ئەمن و قەرارە هەڵنایە کە بۆیە سنووربەزێنیەکەن دەیانەوێم ئارامی و سەقامگیریەمان لێ تێک بدەن. ئایا ئەمە هیچ ڕێیتەیە چیان بیانوە؟ نەخێر لە سنووری عێراق زەلایە کە هەمیشە لە مێژوودا هەر خراپ بووە بەڵام هێزی تووشە کە هەرگیز ئەوە نەبووە، هەرگیز نەویستووە تاوی بە کورد هەڵنهاتووە لە مێژوودا هەروە بووە هەمیشە دژی کورد بوو و ئێستاژەوێ باشووری کوردستانی دادی و تاوەکو ناوچەکانی تر کە پارتی شۆکارە بووەوە کە ڕێگای بۆ تۆ کردوەوە تا لە سنووری پارتی ڕێگای پێدەدرێت بە کەیفی خۆی بێت. ئەگەرنا کوردستان دەتوانێت هەرنا بەیاننامەیەکی سادەش بتوانین دەربکاتە ژیوان، یعنی تاوا ترسنۆکانە بەرامبەر خەڵکی کورد وەرە نەفەرێک شەهید بکەن تۆ داکۆچی لە تورکیا بکەیت لەجاتەوەی داکۆچی لە مافیا وڵاتی خۆت بکەیت بەدەیان هاوڵاتی دەسوزێت بۆردومان دەکرێت کوردستان حکوومەت هێرێم بێباتە چۆن حکوومەتێکە ئەوتەنا حکوومەتە. زۆر سپاس بۆ کاک دیار لە سەنگەسەر. هەنگاوم لەگەڵە لە چۆمانەوە. سڵاوی خۆی گەورەت لێبێ و ئێوارەت باش. جیان باش. سلام علیکم. عەلەیکە سەلام کاک هەنگاو. دەستخۆشی بەرنامەیەتان لێکم سڵاو بۆ جەناب و بۆ هەموو کارمەندان و هەم بە بینەرانی بەڕێز. بە ناوی ئەوانیشەوە سپاس. سپاسەکەن چانی. سەبارەت بە تەوەرەکەت ئایا دەپرسین بۆ هەموو نەتەوەکان خاوەن دەوڵەت و خاوەن پێگەی خۆن بۆ کورد بەسەر 4 بەشدا 4 نەتەوەدا دابەش کراوە. ئەمە پرسیارەک ئەو مێژوە دەگەڕێتەوە بۆ کۆن ئایا بەهۆی ناهەڵی کورد بووە لەگەڵ یەکتر و دەستێکەڵکردن لەگەڵ نەتەوەکانی تر و خۆفرۆشتن بەرامبەر بە وڵاتانی تر کورد بۆتە چەند بەشێک بەسەر نەتەوەکانی تردا. ئەوە پرسیارێک ئایا ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئەوە لەوانەیە لە مێژوودا بخوێندرێتەوە ئایا بۆچی دەگەڕێتەوە ناهەڵی کورد وایە. ئەمە یەکێک پێگەیشتر کە ڕاپەڕین کراوە زیاتر لە چارێکە سەدەیەکە بێ کە ئەوانەی کە تەمەنیان لە 6 ساڵ و بڵین بەسەرەوەتر بوون ئێستا ڕەنگە لە ژیان نەمابن کە لەوانەیە سەدەیەک لە تەمەنیان ڕۆیشتر بێ. ئەوە خەڵکی ئەو ڕاپەڕینی ئەو کاتی کوردستان ئەوانی کە ئەو کاتیش کە گەنج بوون لەوانەیە یەکێک لە خۆمم و چەندی شەهیدیشمان هەیە و ئەوانش کە ئێستا ماون و بەشێکیان زۆر لەگەر ئەو قەزە و قەدەریاتەی ڕووی لە هەرێمی کوردستان لە 20 ساڵی کە شەڕی ناخۆ و دیسانەکە کێشە و مەسەلەن ناتارا ڕووداوی تر ئەوە زۆربیان لە ژیان نەما. بەڵام ئێستا لە 20 ساڵی جیلی نوێ هاتووتە بەرهەم لە هەرێمی کوردستان، جیلی نوێ هاتووتە بەرهەم و چونکە ئێمە تەجروبەمان وەرگرت کە لە ڕاپەڕین بەڵێ کە هیوایەتمان ئەوە بوو کە ئەم کوردستانە ئازاد بکەین لەدەست بڵێن نەتەوەیەکتر یاخۆت هەرێمی کوردستان ببیتە حکومەتێکی خۆماڵی کوردی و لە ژێر دەسەڵاتێکی عەدالەت نەک ببێت لە ژێر دەسەڵاتێک کە تێکەڵاوی لەگەڵ وڵاتان بکاو یاخۆ پەرچێشی وڵاتان بێنیتە ناو هەرێم یاخۆ دژی خەڵکی خۆ بوەستێتەوە. ئەمە ئێمە ئەو بیرەمان لە مێشکدا نەبوو ئەو کات
چونکە ئەگەر ئەبیرەمان لە مێشکدابا ڕەنگە ئەو سەر بەخۆیەمان و هەموو ئەوان ترکە لە ژانیشتەمان ولاقل لە ژانیشن ئەم هەلەیان نەخۆزبا و ڕەنگە ڕەفەرنیشیان نەکردبایە. بەڕای جەنابێت ئایا حکوومەتی هەرێم توانیوێتی سەروەری خۆی بپارێزیانە و هۆکاری ئەوەی کە ئایا توانیوێتی یان نەیتوانی و بۆچی ئەگەڕێتەوە؟ ئێستا حکوومەتی هەرێم ئەگەڕێتەوە سەر حیزب، ئەمە ناڵێن حکوومەتی هەرێم چونکە ئەگەر حکوومەتی هەرێم بوو پەرلەمان وەدەویشی خۆی بکە، حیزب جیا بکرێتەوە لە پەرلەمان و لە ڕێی خەڵکەوە هەڵبژێردرێت و چۆنیش هەڵبژێردرێت ئازادانە هیچ دەنگێکی ساختە نابێ بکرێت، دەبێ هەمووی بە پاچی لە ڕێی خەڵکەوە هەڵبژێردێت. ئەم پەرلەمانە حکوومەتدا ئەمەزێنێ حیزب جیا کرێتەوە، حیزب ئیشی خۆی جیایە و حکوومەت و پەرلەمانیش ئەوانەش پێکەوە ئیشی خۆیان دەکەن. کە ئێستا دەبینین تێکەڵاوی هەیە، ینی بەڕاستی حیزب حکومە ئەکا. ئەم شێوازەش بەڕاستی دواکەوتی لە دواوە. ئێمە دەبینین 28 ساڵ کوردستانمان لە ئاستێکی زۆر خراپدایە و لە لای ئابوووریەوە لە نزمیە و لە لای پێشکەوتن لە نزمیە و لە لای تەبایی کۆمەڵایەت هەر لە نزمیە. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەربەخۆیی لە کوردستان نییە. بەڵێ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاگە هەنگاو لە چۆمانەوە، سپاس بۆ پەیوەندیەکەت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەوە ڕاو سەرنجی کۆمەڵێ لە هاونیشتیمانیان لەسەرەوەی کە ئایا سەروەری خاکی کوردستان بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا توانیوێتی بیپارێزێ یانە. کاک بێوارم لەگەڵ لە شاری سۆرانەوە. کاک بێوار سڵاوی خۆی گەورت لێبێ و ئێوارەت باش. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوشی برنامجت دیکم برایکم. زۆر سپاس دەکەم. خوای گەورە بتاپارێزی، خوای گەورە بە بەهشتی گەورە شاد بکە برایکم. زۆر سپاس. والله سەبارەت بە تەوەرەکەت بەڕێز دەکەم. والله من یەک بەخۆم بەڕێی خۆم من پەکەکەم پێ تیرۆریستە. ئەرێ والله چۆنی کاک بێوار ئەوەی کاری ئەوە بکەی بۆ دیە کوردستان کاکە ئەو خەڵکەش بە شەهید دەدە و هەموو گوندانە وێرانەکەی ئێستا لە شەنگار لە هەموو گوندەکان 1000 گوند بەسەیە ئەو خەڵکەی بێکار کردەوە کەسێکی تیرۆریستە بەکەکە. من بەلای خۆمەوە ها ئەرێ وەڵام بە هەموو کوردستانی بزانی من دەستخۆشی لە بەڕێز ئەردوغانەکەم با لێیان بدا. ئەرێ وەڵام بۆ ئێمەش بۆ ئەچێ ناوپەکەی ئەشیای دینی کاکە، بۆ ئەچێ ناوپەکەی دارە دینی تەیارە لێت بدا تورکێش تاوانبارەکەی. ئەی هۆکار کێ یان کێ خەتاباری سەرەکیە کاک بێوار؟ کێ خەتاباری سەرەکیە کە سنووری یان سەروەری خاکی؟ وەڵای خەتاباری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان نابی وا بکات. ئێمە 800 نەفەرمان لە شەڕی داعش دێتەوە کاکە، با 300 تشکێشمان لێ بەس ئەو بکە لە کوردستان دەرکەین. ئەرێ وەڵای ینی کەسێکی تیرۆریستە بەکەکە پیسە نەژنەکەر و بێدینن بەڕاستی. بەڵام ئەمە دەبێتە بیان و هۆکار کە تۆ لە پێناوەوەی کە پەکەکەی لێە سەروەریەکانی وڵاتێ ببەزێنیانی ئەو چالاکیانەی کە پەکەکە لە وڵاتانی ئەوروپی لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی دارایی و لە ڕووی زانستیەوە ئەیکات دژی تورکیا کە زۆر زیاترن لەوەی کە پەکەکە لە ڕووی چەکداری و لە هەرێمی کوردستان کردوونی. ئەمە دەبێتە ئەوەی کە تۆ بەدی لێگیان بەونە بیانویە بدەیتە دەست تورکیا کە بە ئارەزووی خۆی خاکی پیرۆزی کوردستان ببەزێنێ. کاکە گیان ئێستا من دەوام لە جێکە وایە ینی پەکەکە هات ڕاستەوەی لە پێش ئەمەدانە ینی سەیتەڕێی لە پێش ئێمەدانە کاکە وتمان بڕۆن کاکە ڕاستی ئەمەش کوردین ئێوە کوردستانە وتم کاکە کوردستانی تو تورکیە کوردستانی تو کوردستانی من نییە بێ لێرە من ئەو ینی هەیتمان ئەو بستە خاکی کوردستانە ئازادی هەزاران فەقیر و هەژاران ینی سەری تێکەوە چەند ئاوارەی لێ بەڕێز دەکەم وایە ینی داوا لە یەکەم لە پەکەکەی بکەتە خاصی خوای گەورە وازمان لێ بین بڕۆتە لە خۆی لە کوردستانی خۆی یا ڕەبی هەموو کوردستانی تورکیای ئازاد بکە. سپاس بۆ کاک بێوار لە شاری سۆرانەوە، سپاس بۆ ڕاو سەرنجەکانت، سپاس بۆ پەیوەندیەکەت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، وەگاماشەم پێکردەوە ڕاو سەرنجی بەشێ لە هاونیشتیمانیانی کوردستان بوو لەسەر ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی سەروەری خۆی سەروەری خاکی پیرۆزی کوردستان بپارێزیانە. بەشێ لە هاوڵاتیان دەتوانین بڵێن هەمویان لەگەڵ ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ جۆرێ نەیتوانیوە سەروەری خاکی پیرۆزی کوردستان بپارێزێ و بەشێکی زۆری هۆکارەکە دەخەنە پاڵ دەسەڵات و حکوومەت و حیزبەکان
و هەندێکیشی بۆ پەرتەوازایی یان بوونە بێ هەڵوێستی جەماوەر خۆی گەڕێنێتەوە. ئومێد دەکەین سەروەری خاکی پیرۆزی کوردستان و سەروەری حکوومەتی هەرمیکوتان هەمیشە پارێزراو بێت لە داگیرکاری و سنووربەجێنی و لەشکرکێشەکانی سوپای داگیرکەری وڵاتان و هەمومان لە ئاسایش و ئەمن و سەقامگیری و ئاسوودەی یابژین تا بەگەشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم. هەر شاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ.